سڵاوم کاتتان باش بەرەبەیانی ئەمڕۆکە بە دیاریکراوی کاتژمێر 8 خولەک جارێکی دیکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە چەند شوێنێک لە هەرمی کوردستان کرانە ئامانج یەکێک لەو شوێنانەی کە بە موشک لێ دراوە بارەکەەکانی حەزبی دیموکراتە لە کۆیە ئەمە جاری پێشوش لێکوانە بە هەمان شێوە 4 جار بردومان کرا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەمڕۆ کاتژمێر 8 خولەک بە موشک ئاراستە بارەکانی ئاراستەکراون ئامادەکراونەتە ئاماج لە کاتژمێر 9 جارێکی دیکە واتە دوزار لەو دوزارەدا 4 موشک بەر بەڵێن بارەکەەکانی حزبی دیموکرات کەوتون لە شاری کۆیەدا بەهۆی ئەم بابلین بردومان و موشەکانەوە پێشبەرکێکی حزبی دیموکرات شهید دەبێت و هەشتی کێشان تێدا بریندار دەبن لەبێ ئاماژەوەکەم کە لێرە لە کۆیە هاوڵاتیشی کۆیە لە کاتی باڵین کەوتە خوارەوەی موشەکەکان بەهۆی باڵین گەورەی دەنگی موشەکەکە وە بەهۆی ترس و ترسەوە گیان دەدات واتە هاوڵاتێکی سڤیل گیان دەدەزات بەهۆی دەنگی بردومانەکانەوە جەڵتەری درات و پێشبەرگەیەکیش شهید دەبێت و هەشت کەسی دیکەش باڵین بریندار دەبێت جگە لێرە کۆیە بارەکەەکانی دیموکرات حزبەکانی ڕۆژهەڵات لە برادۆست ناوچەی برادۆستنی پارێزگای هەولێر ئەوانش بردومان کراون هەردوای بابڵێن بردومانەکە ڕاستەخۆ لەلایەن وەزیری تەندروستیەوە چەند تیمێکی ئەمبولانس ئامادەکرا بۆ شاری کۆی ڕاوانەکراون و لە ئێستادا بریندارەکان لە نەخۆشخانەی کۆین چارەسەریان بۆ وەردەگیرێت جگە لەوەش لەسەر بەڵێن زاری وەزیری تەندروستیەوە ئەوە ڕاست راوتۆ کە هەشت بریندار و یەکێک شەهیدە ئەمێ ئاماژە بکەن باڵین لایەنە فەرمیەکان هەواڵدەرە فەرمیەکان و هی مەبەستم کۆماری ئیسلامی ئێرانە ئەویان ڕاست کردوەوە کە ئەوان خۆیان بردومانەکانیان کردووە و باسییانەوە کردوە کە ئەوان بە ئەو ئاسانی دەست لەسەر بردومانەکان هەرناکەن و تۆڵی خۆیان دەکەنەوە باس دەوە دەکەن کە دژمنەکانیان دەکەن ئەمەستا ئێستا لە کۆیە هەیە ئێستا ئێمە کە قسە دەکەین جوێبستی دەجی فڕۆکە دەبین سەر باڵێن ئاسمانی کۆیەدا لە داهاتوودا کاتژمێرەکانی داهاتوودا زاویانەکانی زیاترتان بۆ دەبخەستنەوە